وانەبێژان حەڤە ڕۆژە بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە، داواکاریان دامەزراندنە یاخود بۆ موچە بنەڕەتیەی بۆیان جێگیر کراوە ڕاژەکانیان بۆ بگۆڕن بە گرێبەست. بەم جۆرە ڕازی دەبن و کۆتایی بە بایکۆت دەهێنن، بەڵام هەڕەشە لێکردن و چاوسورکردنەوە نایەن ترسێنێت و بەردەوام دەبن لە خۆپشاندان. وانەبێژانی سلێمانیش بڕیاریان داوە شێوازی خۆپشاندانەکانیان بگۆڕن، بەتایبەت دوای ئەوەی وەزارەتی پەروەدە و دارایی ئامادەی دانیشتنەکەی پەرلەمان نەبوون. چاوەکانمان چاوی هەموو وانەبێژان لە هەموو ناوچە جیاوازەکاندا لە سەر وەزیری دارایی وەزیری پەروەردەیە ئەگەر بێت و هەواڵێکی خۆشمان پێ بدەن جا بە گرێبەستبوون بێ بەو پارە مەقتوعەیە ئێمە ڕازین بەو پارە مەقتوعەکەمە گرێبەستێکمان بۆ بکەن. گرنگ ئەوەی ئێمە وشەی وانەبێژی لە کۆڵمان بێتەوە و چارەنووسی ئێمە یەکلای بێتەوە. ئێمە کە ڕێژەمان کەم بۆ تۆ لە هەنەیەکیان ڕاڕەشیان لەسەرە هەنێکیان لە ترساچنەوە هۆڵەکانی خوێندن کێشەی مامۆسای وانەبێژ ترسە کە نایەتە سەرجادە. ئێمە ڕێچکەی خۆپیشاندانمان ئەگەری هەیە بیگۆڕین چونکە ئاوا بەردەوام بین هیچمان بۆ ناکرێت حکومەت خەمسارترە بێ وامان لی ئەکەن فشاری زیاتر بکەینە سەر حکومەت تاوەکو ڕێچکەی خۆپیشاندان بگۆڕین فشار بخەینە سەر حکومەت دامان مەزرێنێ. بێگومان پیلان و بەرنامەی وێنەرەکان ئەگۆڕێ بۆ سبەینێ مادەم حکومەت و پەرلەمان بەم جۆرە وەڵامی ئێمەیاندایە دڵنیا بە ئێمە بە جۆرەی تر وەڵامیوانە دەینەوە. بەهۆی بایکۆتی وانەبێژانەوە لە سەدا 30 بۆ لە سەدا 35 کەرتی پەروەردە گرفتی بۆ دروست بووە، بەتایبەت قوتابخانەکانی شار و شارۆچکەکان، چونکە قوتابخانە هەیە تەنها بەڕێوەبەرەکەی میلاکە و سەرجە مامۆستاکانی دیکەی وانەبێژن، بەڵام بێباکی حکومەتە کە نایەنکات بە گرێبەست یاخود هەمیشەیی. بۆیە وانەبێژانی ڕانیە و چەمچەماڵیش بەردەوامن لە خۆپشاندانەکانیان و داوای مافەکانیان دەکەن. بەداخەوە لایەنی پەیوەندیدار وەزارەتی پەروەردە سەرۆکی حکوومەت ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانان پەرلەمان بەداخەوە یەک وشەیەک بۆ مامۆستا پێیان نییە وشەیەکی مقنعکەر وشەیەک بێ کە شایستەی مامۆستا بێ کە ئێمە ناومان مامۆستایە ئێمە چاوەڕێی ئەوەین کە وشەی مامۆستای وانەبێژمان لێ بکرێتەوە بین بە مامۆستای هەمیشەیی بۆیە هەتاوەکو ئەو وەڵامە وەرنەگرین لە بایکۆت و خۆپشاندانەکانمان بەردەوامە بین و دڵنیاتانەکەینەوە ڕۆژانی ئایندا هەفتەی داهاتوو ئێمە لەم چالاکی خۆمان بەردەوام بین هەتا وەڵامێکی گونجاو کە شایانی ڕێز و ماندووبوونی ئێمە بێت. هێندێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان کە سەر بە حیزبەکانی دەسەڵاتن دەوترێت فشاریان خستۆتە سەر مامۆستانی وانەبێژ بۆ شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن، بەڵام مامۆستانی وانەبێژ دەڵێن سوورن لەسەر بەردەوامیدان بە ناڕەزاتیەکانیان تا بەدەسێنانی مافەکانیان. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.